وزارت پشمرگه مجلی پک اینانا دو لیوه نویه لحظات تکالو توی بیاویدا چاوره هاریکاریا لوجستیا ارتش امریکا دیکد. سبارت وی پاره که وزارت براوان امریکا پیشکشی پشمرگه کریه و قاسوه 200 میلیون دلارن بشک ده تترخان کرن بوده میگنا پتوین سربازی او دنجی بوان هر دو لیوه نویه. دابینکردنی او 200 میلیۆن دلاری کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دابینێکا بۆ وەزارەتی پێشمەرگە لە زەمنی ئەو 200 میلیۆنە تەجهیزکردن و تەسلیحکردنی دوو لیوای تری وەزارەتی پێشمەرگەیە ئەم دوو لیوایە چاوەڕێن ئێستا پێداویستەکان بگات هەچ کاتێ پێداویستەکان گەی تەسلیم بە لیوایانە دەکرێت و ئەخرێن لە بنکەکانی مەشقی سەر بە وەزارەتی پێشمەرگەوە و مەشقەکەن و ئەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. بریانه وزارت پشمرگه دو لیوه تیکل دامازران بونو که دویه که داجی ارتش امریکا به پیدانه چک و مشق و رهنانه هاریکاریا وزارت پشمرگه کربو. جبر ویکی پیشبینی تیکرین وزارت پشمرگه باوی که لزگین کاروبان پیک آینوان هر دو لیوه نو در باز بکد. جبلی هاریکارین سربازی لگوری پروتوکول که داوی سالا در باز بودی نابره حرم امریکا هر امضا کرن. امریکا 415 میلیون دلار بوده میکنه موچه هزین پیشمرگه ترخان کربو. سبارت به درست کنوان هر دو لیوه نو جالی وزارت پیشمرگه و اندامکی لجنه پیشمرگه سرنجو تبین خواه لسر وی پیک اینانه هیا و بیشتن پیتیوی وزارت کسان نو ورگربون له هر دو لیوه دامزران بان. لە ساڵی 2014 ئەمریکا دامی ئەوەی کردین و داوای لێکردین بۆ ئەوەی بتوانین سێ لیوە تەشکیل بکرێ و ئەوانە ببن بە نەواتی جێیشی کوردستان بە پێی تەجنید و ناونووسین بێ هەموو کەسێ بۆی هەبێ بەڵام دیارە ئەوە وەکو پێویست بەداخەوە سەرکەوتوونە بووە لە ئێستاشدا ئەمریکا ئەو پارەیە تەشخیص کردووە بۆ تەجهیزکردن و مەشقکردنی هێزی پێشمەرگە تەنها لە ناو وەزارەتی پێشمەرگە خۆیان ئەبێ چونکە پاسای وەزارەتی پێشمەرگە ئەوەیە کە لە ئێستادا پارەیان نییە بۆ وەرگرتنی خەڵکی تازە. لگوری زانیارین NRT جوان 200 میلیون دلار امریکا دابین کرینه با وزارت پشمرگه 110 میلیون دلار بوده میکنه چکو و راهنان پشمرگه به چکو پتیوین سربازی و